براستی اف کریاری گولدیجی پنامبری گریسپی و سریکانیه هات نکرن و تی نکرن ده سردستی اسایش پیاده نکارکی نویا و نگو مسئله که با آواکی شخصی تیده کرن دبیر و باوریم ده برنگ کی زانتی جبر پرجارا معنی زمان دەستپێکە ئاواکردنا پەکێکێدا ئەو جەلان خۆ دەبێژێ دەبێ گەرەکە هەر مالەکە کورد شەهیدێکی وی هەبێ کەسێ کورد دەبێ مهاجر ببێ دەبێ شەپرزە ببێ دەبێ زڵم و ئێسیریە ببینێ بهتر کار بێ خۆلدۆرا مەبگرێ یانی دەبێ دەرێدە نەموناوێ ملەتێ گۆژ ئافرینێ دەرخستن و ئیرۆ و کەسانە دکۆنا دەدژین مەکتەبا دەدژین ژیانەکە پر خراپ پر چەوت دەرباز دکن و ئەس باوەرم ئەو تشتێک و ئیرۆ گرێ سپیژی کێ و لە سەرێکانیە پەنامبەرێ وانا لەسەر دەستێن ئەسایشێن پەیە دێ دەڤەرێ مەکتەبادا دبستانادا ئەو فەقیر و فوقارانە ئەو یەکش پلانێ پەکێکەیە دەبێ ملەتێ کورد مهاجر ببێ شەپرزە ببێ برسی بێ نکار بێ بفکرێ نکار بێت قەومیەتا خۆدا بفکرێ نکار بێت ئێش و ئازارێ وڵاتێ خۆدا بفکرێ نکار بێت دۆزا ملەتێ خوا و دمافێ خۆدا بفکرێ دەبێت دنانێ خۆی ڕۆژانەدا بفکرێت فەقیرتیێدا زڵمێدا ڕەواندنا زارۆکێوە کۆچکردنا ژمالێوە ئەف هەمی پلانن و ئەف پلان بەردەوام بن حتا گۆ ملەتێ کورد ji vê xewa tarî nerabê û bi yek destî bi yek dengî bi yek rengî li dijî va kesa êdî bêjin besa bi rastî jî kê zilm û zora vana li ser milletê Kurd kir ti kesî ewa nekiriya mixabin û hezar mixabin got îro پەنامبەرێ عەفرینێ گرێسپی سەرێکانیێ و هەزارێ مینە ئەوانە li ser destê peyê dê got îro jijar û perîşan in û derbider û dikona dena û bê nan û bê av û bê kehrebana ev zilm berdewam neke em hêvî dikin got rojekê ev milet him zilma dagirkerê li ser milletê Kurd û him zilma ev kesanê got bi navê kurdayetî û hatine xwelserê Kurda kirine ferewn û vê zilm û zorê dikin çi xas zilm bimêne lê her dawiya zilmê heye û înşallah milletê me bi ser keftî be.